باشی وەڵا باشمە تو چۆنی؟ حیاتەکان باشی وەڵا ئەمن زۆر باشم. کاک فەرهادە تو بەڕێوەبەری پۆلیسی ڕەحیماوەی وەنیا؟ کەی تو ئەمن هاوڵاتیەکی کوردم هەندە پرسیارمان هەیە. جەنابەت پارەی زۆر وەردەگری لە خەڵک لەسەر پێدانی زەوی باشەوە چ ڕەبتی بە پۆلیسەیە؟ عیبە قوترە داعش نەترسیلە لەمە لۆ دەترسی چاوەکەم جوابدەوە جواب دۆ بزانین مەڵبەند پارەی لۆچی لۆ قەتەعاتی یان پۆلیسی کارکوچێ بزانێەوە ڕاستە ڕاز نییە تو پارە لەو خەڵکە فەقیری وەرەگرن بێویژدانینە کەس بووە پۆلیس پارە قەتعادی وەربگری ئەو نوکتەیە نوکتە یان مەڵبەند وەرە بەمە برێ لۆ پارە لەو خەڵکی وەرەگری بەس بەم برێ کوورهای بێویژدان ئەو خەڵکە ڕەشروتەی کەرکوچی هەشتا ساڵە زولمی لێ دەگرێت جەنابش دەچی پارەی لێ وەردەگری قەتعادی باشی بە قوربان تۆ چۆنی سپاس ڕێستێ وەزەتان کووە کەرکوو کووە هەمویان باشن لەخوا بەزاد بێ جێژە نابێت کاکاوە من ئەوم ئەندە پرسیارم بۆ هاتووە ڕۆژنامە نووسێکم دەکرێت لێت بکەین وەنیە؟ چی جەنابدم ناسم پرسیاری چیم لەکەیت ناوم قادرە ناوم قادرە بۆ قورئانە پرسیارەکان چی بۆی کە بتوانم جواب بدەمەوە کاکاوە وتیان ئێوە 6 ملیار دینارتان بۆ هاتووە لەو پارەیە 1 ملیاری لۆ شیرینی و بەرزکردنەوە علاوە تەرفیە 1 ملیاری دابەشکرا ئەوی تر نمایە تا چەند ڕاستەوە ئەم هەواڵە لەسەر و بنین یا ڕاستیتیان نیە باش ئەگەر بەڵگە و شتە بوو مەسەلەن دۆکۆمنتەکە بوو ینی شتێکە بوو چ دەڵێ ئەو دەمی کا قادرگیان من ئەڵێم وەک قاید شورتە ئەو هەواڵە لەسەر و بنی هیچ هەواڵێکی ڕاستیتیان نیە یعنی تۆزیع کرا هەر 6 ملیۆن ملیارەکە هیچ هەر باسی 6 ملیار نییە لە گۆڕانیە نازانم یعنی هیچ علاوە تەرفیع لە بەغدا نەهاتووە کە بیدەن بە هەموو مەخفەر و ئەوەکان هیچ پارە نەهاتووە سیستەمی دابشکردن لە بەغاوەیە سیستەمی دابشکردن لای ئەمەوە نییە بە هیچ شێوەیە علاوە تەرفیع بکرێت لە بەغاوە بەپێی موازنە تەوزیع کرێ زیادەکرێ یا کەمەکرێت ئەزانم بۆ کەرکووک 6 ملیار نەهاتیە دەم بیستۆم هەواڵم نەبیستووە باشە کاک شتشکە ببوورە دوایین پرسیار دەبێ شتشکە بەدەست ئێمە گەیشتووە کە وایە ئەو مەخفەر شورتانە بەشەشیان کە دەبنە بەڕێوبەری مەخفەر بە پارە دەکردرێن ینی بەدە دەفتەر بەدە دەفتەر دوازە دەفتەر شتی وا هەیە چۆنە ئەتوانی ئەو پرسیارە لەو کەسانە بکەکەوە ئایا پارە ئادەن یا پارە نادەن بەڵام گرفتی ئاوها یان کێشەی ئاوها یان شتی بەلای ئاوها بەرچاو من نەکەوتووە و لە سیستەمی لە سەردەمی منشدا ئەو کارانە جێبەجێ ناکرێت ئەگەر کرا بێتش لەوە پێش باوەڕ ناکەم من نیش بەڵگەیەکم لەسەر ئەو کارە نییە چکو بە خۆت دەبینی وەزیری دیفاع دەفرۆشێ دەبتە 50 ملیۆن وایە ئەو دیار دێ ئەوە پەیوەندی بە منەوە نییە نەبەکەم لە بە زۆر کاقادرگیان داوای دەبێت نەکەم نییە بووی کەەوە کۆتایی بە ئەزانم یعنی هەر ئەو شتە هیچ نییە لە گۆڕێ بەڕێیت و پێشترێش نەبووە ئەزان چیە من کابراایەکەم قای شورتەم کەسێکم نییە بەڕێوەبەری ئەم شارە لە ڕووی ئەمنیۆ بەڕێوە بەم تۆ پرسیاری پارە و موازنەوەمان ناکەم بەتوانێت و پرسیارانەی لە وەزارەت و لە وەزارەتەمانیەکان بکەیت نەناو پرسیارەکە کاکاو دوایین پرسیار ڕاستە تو جێگرەکەت لیوایە و بەخۆشت پلەکەت لەو بچووکترە ئەلی نازام چێ پێ دەڵێن شتی وا هەیە ینی ئەو لە تو گەورەتر بیجێک ممنونم کاکە من ناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن یاد ناسم مەردەنیشتە ناسم کە قادر نادرم کاتە باش بەڕێزی باشی برا سعات چۆنە کاگراون سپاس خۆت بەڕێزی سپاس دەکەم کاگراون هەندی هەواڵمان بۆ هاتێ برا مەڵبەندەکەی ئێوە ینی لە بڕێەوەی داکۆچی لە خەڵک بکە بوویتە شوێنی چەتەگەرایەتی تا چەند ڕاستە لەسەر ئەو خانی و پارچە زەوی و پارە وەردەگیرێ یعنی یەک و دوو نییە بە ئێمەیان گوتێ یەک دنیاە بەتوخوا معقولە ئەوەی ئێوە دەیکەن بە بەرچاوی ئەو خەڵکە فەقیر و هەژارە پارەیانەی وەردەگیرێ
دەزانم نەفی دەکەی سەدرێ ڕاست نییە بەڵام یعنی کۆمنتاری تو چییە لەو خەڵک وڵای کا قادر نادرلەواتێ جەنابەت هەر من نەناسیت لە نەریزگەوە نە لە دوورەوە بەڵێ من بە هەموو تەمەنم نەدەسم هەبووە لەو چەتەگەریانی جەنابەت باسیەکەی نا هێشتومە هیچ کەسێک دەستی هەبێ لەو بابەتە بۆ قسانەیەکەیت بەڕاستی لێ داوای لێبوردنی زۆرەکەم زۆر بێ بنەمان چۆن بێ بۆ هیچ هەواڵێکشت بنەمایە بۆ نەهاتەوە من بە دڵنیاییەوە پێ دەڵێم چونکە من بۆ خۆم کوڕی پیاوێکی فەقیرم خەڵکی شاری کەرکووکم لەگە ڕەشی ڕەحیماوە گەورە بوومە هەموو تەمەنم لە پێناو میلەتەکەم ئاستەرف کردووە تو ئەم قسانەی کەیکەی زۆر قورس و ناخۆشە بۆ قورسە یعنی کاگڕەوەن پێت وایە بوختانتان ئەخر هیچی دەکەم وانە لەبەرەوەی هیچی وانە بۆیە قورسە آخر باشە سەدام وتی ئەنفالم کردیە کەسەکە دیوە بریا من سەدام بۆ لەگەڵ نانە آخر تۆ دەوێت کاکین کا قادر نادر تۆ پرسیارێکەکەی دوورە زۆر لە ڕاستیەوە بۆیە پێم باشە معلوماتەکانی خۆت دەقیقیتەوە یعنی ئێستا ئەوە خەڵک دوای ئەوە جێلێ ڕادەگرێت کاکڕەوەن هیچ خەڵچێک وای نەوت تۆ براکەم تۆ ئەمەی ئەم قسەی کەیکەی بوختە و قسەیەکی خراپەوە بەڵێ کاگڕەوەن کاگڕەوەن بەڵێ من کە نمونەی سەدام هێناوە بۆەوەی مە سەدام ئەو تاوانە سەدام لەگەڵ من مقاڕنە مەکەم من دایک و باوکم لەبەردەستی سەدام سزن کاکە تو لێمان دەگەڕێی پەیامەکە بگەێنین باوەک ئومێد خۆشناو نەبی هەمووی پچر کرد بە ئەمە تێگیری من حەقم نییە بۆ ئومێد خۆشناوە کاکە تۆ حەقە تووپی من لەگەڵ خەڵکا جیاب بکەیتەوە بشزانیڕەوەن لێم دەگەڕێی پەیامەکە قسە بکەم یعنی تخوا بفەرموو چاوەکە من ئەڵێم کاکڕەوەن من ئەڵێم سەدام ئەو تاوانە گەورەی کردبوو نەفی کرد کەس نابینی وەرە بە هەر بەرپرسێک ئەڵێ فعلەن منیش پرسیارێک لە تۆکەم کا قادر نادر من ناوم ڕەون مەلا مەحموودە خەڵکی گەڕێکی ڕەحیماوە ئەگەر بە هەموو کەرکووک یەک کەستوانی بڵێ کاگڕەوەن مەترێ زەوی مەڵبەند من وتم مەڵبەند من وتم مەڵبەند من مەسوولم لە مەڵبەند ئاجێگر مەڵبەندی لە مانجی 11 ساڵی پارەوە مەسوولم لە مەڵبەند هەتا ئەم دەقەی کە لەگەڵ قساکەم ئەگەر لە مەرحەلەی منە لە کاتی منە $1 $1 1 مەتر زەوی بە یەک کەس دراوە جەنابەت حەقی قسەکردن نەدراوە پارە وەرەگرن برا لە خەڵک کاک ڕەوان ئەو قسەی کەیکەی بوختانە $1 لە یەک کەس وەرنەگیراوە ئێمە خاوەن زەویش نین هەتا پارە لە خەڵک وەرگین ببورە کاک ڕەوان لە گەڕەکی سەرچنار لە سەرچنار لە نزیک مزگەوتی سەعید ئۆماری هەر قەتە عەردێک بیانێ بکەن 15 وەرەقەیان لێ وەرەگرن ئەو عەقید فەرهادە بەڵ بە ڕۆژی ڕووناک ئەڵێ بۆ مەڵبەندە بەو قورئانەی بە چەندین کەسی گوتیە من لە سویدە ئەو شتە لە چێ دەزانم بوختانتان پێ دەکەن بزای کا قادر من ئەلەم دەقەیە لە بەردەمی هەموو خەڵکی کوردستان ئاڵم لە بەردەمی هەموو خەڵکی کوردستان ئەگەر یەک ئینسان یەک پیاو یەک ژن یەک کچ یەک خەڵک توانی بڵێ ئەم مەڵبەندی کەرکووکە لە مانجی 11 بۆ ئێستاکە کە من عەقید فەرهاد سەر بە ئێوە نییە دەتوڕاو برای باشم تۆ کە قسەکەت کرد جوابی وەڵامەکەشی وەرگرە عەقید فەرهاد زابتی پۆلیسی ئەو مەرکەزی ڕەحیماوەیە فەرموو چێ ئەم قسەی لە لای بەڕێزت کردو بابێ وعدی پیاو بێ ئەم لا ئەولاشی ماچ بکەم هەرچی حەقیشی لە لای خەڵکە بۆی وەرگرمەوە ئاخر کاکڕەوەن کاچی من تو هەموو ڕوحیان چووە ئەڵێن کاکە لێمان دەدەن ئەزانم بۆی هەناڕوحی بە قوربان چێتوانێت ئەزیەتی شێ بداوەڵا ئەوەی کاڵێ ڕوحم چۆوانیە وەڵی جوە نییە کاکڕەوەن دەیان کەس لەو کەرکووکە کوژرا کاکە خۆیە گودون نییە ئەوە چەند جار لە تەلەڤیزۆنی باسییان کردیە خۆ هەمومان خۆ من هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزۆنم هەموو ڕۆژێ مقابلەی ڕوبەڕووم هەیە هەموو ڕۆژێدانیشێ ئەزانم یعنی ئێوە ئەو خەڵک دوای ئەوە جێدەڕەگەر ئێوە نەفی مطلق دەکەن کە مەڵبەند هیچ دەوری نییە لەو پارەوەرگرتنەی لە خەڵک وەردەکرێت من بڵێ ئەو نەفیە کەم ئامادەشم ڕوبەڕووی هەر دەستگایەک هەر قانونیەک هەر خەڵکیێک هەر کەسێک ئەوەی دیعایەک ئامادەم ڕوبەڕووی بمەوە من مەسئولیشم لەم قسەی خۆم کا قادر باش ئەگە خەڵکێک توانی بێتە لاپان
وعدی پیاو بێ چی لە مەسئولەکانتان دەکەن بگرە کاکە وعدی پیاو بێ لەسەر دەستی تۆ ئەگەر هەر کەسێک توانی $1 تاقە لەسەر ئەو مەڵبەندی کەرکووکە بکا بە ماڵ من ئەم قسانی کە کردومە هەمووی درۆ دیعاەیە وعدی پیاو بێ فەرموو جەنابەت ئەوەش منم ئامادەم پارەی بلیتەکەشت بۆ جێبەجێ بکەم وەرەوە ڕوبەڕوو کەرەوە کورە کاکەڕەوەن بە قوربان ئەمە لە دووریەوە پێویستم بە پارەی ئێوەیە کەمە من نامەوە یعنی خوا با کۆمنتارەوە نەگەم من خەڵک پەنامان لۆ دەبا لە داخی ئەوەی کە یاسانیە لە کوردستان و کەرکووک پەنامان لۆ دەبا بۆیە خەڵکیش محاسەبا کرێ و چ مەسئولێکتان کاکڕەوەن دەتوانین یەک بەرپرسم پێ بڵێ لە سندان بووە لەکوێ لە کەرکووک وەکو دەیان خەڵک ڕاپێکی بە بەراە دەرچوو هەنێکی مشکلەیە بۆ خەڵکی فەقیر بە بەراە دەرناچێ کاکڕەوەن فەقیر دەتوڕارەکە خەڵکی فەقیر خۆ مدیر نەبوو مدیر عام نەبووە وەڵاوانیە لە سەقە لە لە شیش و شتی سەدان جار جێمان لێ ئەمە لە میدیا جێمان لێ دەبوو بەڵێ کاکڕەوەن بە قوربان ئەمە لەو دووریە هاتیمە خەڵک پەنامان لۆ دەبا ئەڵێ لە کەرکووک ئەو شوێنە سەرچنار کن مزگەوتی سەعید ئۆماری ئەڵێن بۆ خۆی لەبەر ئەوەی کابرایەکە پارەی شەریکە بە کەیف خۆی دروست دەکات بە دەیان ڕێزووکان لەبەرەوەی دەرن ئەو مەڵبەندە لە بند ئەو منتیقە کوردیانە لە بەردەستی یەکێتیە لە بەردەستی لەبەرەوەی با پێت بڵێن بە قوربان ئەوەڵیان لای مزگەوتی سەعید تۆماری سەرجادەی ڕئیسی نیە خەڵک دوکان دروستکە ئەمەیانە بەڕێزم تو کەماتی خەڵکی شارێک نیت حەق نییە ئەو قسانە بکەیت بۆ نردیمە خۆی بڵێ کاگڕەوەند ڤیددیویان بۆ نردیمە بە قوربان وڵی ڤیددیویان بۆ نەناردۆ کاکی میشە توان ڕستمی کۆمەڵێک کەلاوە بگرم بۆت بنێر بەڕێزی کاقادر هیوادارم ئەم سڵتەم دەرنەچێ بەڵام دوای ئەتوانی بۆ خۆت بکەی بنووسین ئەم پارچە زەویانت بینیوە ئەمە مەرکەزی ڕەحیماوە بە ناوی فەرهاد حەقیق فەرهادەوە ئەم پارچە زەویانە بڕی هەر پارچە زەوێ داوای 15 وەرەقاکات وەک دیکەژەڵی 5 دەفتەرم دەنێ من بۆ خۆم نییە بۆ جەماعەت مەڵبەندە یەکەی بەناوی مەڵبەندەوە نالێ کەس خانی پێێرا من لە کابراژی تروپمان کڕاوە لە کابراژی تروپمان کڕاوە خاوە تاپۆیەکانە تاپۆکە تاپۆی زەویە بەڵام مەرکەز ڕەحیماوە داوای پارێکی زۆرەکە بۆ هەر پارچە زەویە بڕی 15 وەرەقە بۆ 20 وەرەقە هیوادارم ژمارەکەشی بۆ نێرم لەگەڵ قسەکەیت و تۆزێ ڕسوایەکەی بەناوی مەڵبەندیشەوە قساکە زۆر سپاس بەس هیوادارم ئەم سەڵتە بەڵاوەنەکەی ئەتوانی دەستکاری سەڵتەکەم کەی شتێ ئەویان ئاساییە باشە باوکەکەم من پێ دەڵێم ڕوبەڕوو هەر کەسێک ئیدعای وای کرد من ئامادەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یەک حرفی لە گوڵ کاڵتریشم لەگەڵی باس کرد ئامادەی هەموو شتێکم بەڵام خەڵک لە دوورەوەم قسانە نەکا باشە کا قادر منیش وەک تۆ لە ئەوروپا ژیاوە منیش لە شاخ ژیاوم منیش پیاەکەم بای خۆم خەباتم کردو تەسهێم کردو بیر لەوە ناکەم و میلێتەکەم بچەوسێنەوە یعنی ئێوە هەموو خەڵچێک کە بوو بە مەسئولیت بەو چاوە سەیرەکەن خەڵکێکی گەندەڵە خەڵکێکی بوودەڵەیە خەڵکێکی وایە وەرە ماڵەکەی من ئەگەر لە ماڵەکەی تۆ بچکۆلەتر نەبوو حەقی خۆتە من ئەو قسە ئەوی شانە نە لە خۆمەوە شێتەوە نە لە بنە ماڵەکەمەوە شێتەوە نە لە ڕابردوو شتێک لەسەر من بخوێنی تۆ ئەزانی من چێم کاگڕەوەند ئەمن بە منیان گوتە مەڵبەند کاکاوەی پێی وتوی دوژمنی مەڵبەندە خۆ مەڵبەندێک گەورە گران ئەزانم دژمنتانەیە کاگڕەوەن بە قوربان من ئەزام دژمنتانەیە من ئەزام نەیاری سیاسیتانەیە بەس بڕوا ناکەم خەڵکێکی زەحمەت چێش خەڵکەکی یعنی ئەوە بێ ئەوە بێ دووش یەک و دوو سێ نییە بە قوربان من دەیان دۆسی هەیە من ئەتا ینی گوتم بابە دزی ئێستا بە ملیۆنان گەیشتە ئاستە هیچ دائیرەیەک نییە پڕ دز نەبێ هیچ شوێنێک بەس بەڕاستی جەر ئینسان جەرجیژان دەکە کاتێک مەسەلەن لەو کەرکووکەی یعنی مەڵبەند تەدەخل لە مشکلەی عەرض بکە پۆلیس تەدەخل زەریبە وەربگری یعنی ئەوشتی کەیە ئەوەیە بوختانێکی گەورەیە داوای لێبوردن دەکەمەوە کاکە من دەنگم لە بەس خۆ ناتوانم بڵاوکەمەوە کاگڕەوەن تۆ پێ دوایە کاری مێ لەگەڵچێتی نەدەنگت لایە نەدەنگت لایە لە ڕەنگت لایە نە خەڵکت لایە نە خەڵک وای تۆ ئەمە بوختانێکە ئەیکەن من ئامادەم ئیستەش ئامادەم ڕوبەڕووی تۆڵێم ڕوبەڕووی هەموو خەڵکی شاری کەرکووکەڵە ئەگەر
ئەو مەڵبەندەی کە من مەسئولی ئەو مەڵبەندەم لە مانجی 11ەوە هەتا ئێستا دەستی هەبوو بێ لە حرفێک لە حرفێک لە مەسەلەی زەوی وعدی پیاو بێ من بەیانی استقالە بدەم بەڵام ئەی با ئینسان بە بێبەڵگە ئەم قسانە ئەم کاگڕەوەند ئەمن هەر ئەوەندە توێدرم بەهرچی پیرۆزی خۆم هەیە نەک دەنگێک 3 دەنگم لایە باشە چ لێ بکەم یعنی خەڵک یعنی من لە بەلاش و علاژە و ئەوروپای کاتی خۆم لە ئەو مەسەلەیە دەکوژم بەو سەعاتە خراپەمەوە یعنی من بەیانی جمعەیە ڕۆژی شەموو لە مەڵبەندی کەرکووکم ئەو بەیانی ینی ڕۆژی شەموو چکە من تازە لە سەفەراتمەوە بڕۆ ڕۆژی شەموو لە مەڵبەندی کەرکووکم بەو پیاوە بڵێ کە ئەو دەنگەی بۆ نردووی بڵێ جۆم لێە ئەوە ڕەوەند پێت ئەڵێ فەرم و وەرە ئامادەم یەک کەس لەو مەڵبەندی گرن تێک دەکەن کە ئەو خەڵکە دوای ئەو ئەزیەت نەدرێ من وعد دادەمێ وعدی ئەخر وعد کاکڕەوەند بە قوربان ئەمن ڕەنگی لە توودا هەبێ نانا من مەسئولم من پێ دەڵێم من ڕەوەندم خەڵکی ڕەحیماوەم پیاوێکی پێشمەرگە بوومە وەک تۆش لە ئەوروپا ژیاوم پێی بڵێ بابێ من کەفیلی ئەوم یەک کەس نەتوانێ بە هەناسەیەکیش پێی بڵێ بەولاوە باش ئەو دەنگت بڵاو دەتۆ بە هیوام هەموو ئەوانەی لای ئێمە یان خاوەنی ئەو قەزیانن بابێن بە جەماعی قسە لەگە بکەن بە هیوام باشە یعنی ئەمن خۆچێشەم هیچ نییە لەگەر هیچ ئەمە ئامانزمان ئەوەیە خەڵک بە ئیستراحەت بژی ئامانزمان ئەوەیە زوڵم لە خەڵک نەکرد خاستن لە کەرکووک و ئەو ناوچانە ینی بەڕاستی ئینسانژان دەیگرێتن دەمێت لە ئێستاش بە هەموو خەڵکی کەرکووکەڵێن بە تۆشەڵێن تا من لە هەناسەیە بم و مەسئول بم لەو کەرکووکە لە یەک حرف هەتا کۆتایەکەی لی مەسئولم ئەگەر یەک کەس توانی یەک حرف لەسەر ئەو مەڵبەندی کەرکووکە بک بە ماڵ من ئامادەم بە دەقات ئەگەر ئەو فەرهادەتان ئەو فەرهادەکە کادیری یەکێتیە ئەو ئیشانەی کردبێ من بانجەکەم لە پێش چاویان بانجەکەم لە پێش چاویان پێی ئەڵێم فەرهاد تۆ ئەمەت کردووە لە ئەگەر تو وتت پارەی لە خەڵک وەرگرتۆ پارە وەرەگرێت لە هەر قەتعەیەک 15 وەرەقە وەرەگرێت باش ئەگەر من ئەو قەتعەی 15 وەرەقەی دابوو دوو ئەوە تەعویزم نەکردووە لەبەر چاویەوە ئەو دەنگە بڵاو دەبێت و خۆ ئەمەش ئامانمان ئەوەیە باشە بابزان بە هیوامە و خەڵکە من بەو خەڵکەشم گوت کاکە بە خۆتان بڕۆن ناڕەزایەتی دەرە بڕن خۆ ناکرێت ئێمە تەدەخول بکەین بە هیوام بە جەماعی بێنە مەڵبەند بە جەماعی بێن بوتیان مەڵبەند شریکە بە جەماعی بێن مەڵبەند با بە ڤیدیۆ تۆمار بکەن دیدارن لەگە بکەن قسەکانت پێ بڵێ بە هیوام باشە کاکڕەوە سپاس قادر حەزەکە مافی قسەی خۆمت پێ بڵێم تۆش ئەیبەیە کە تێبە عیبەکەی خۆتت پێ بڵێ بەسەر چاو براکەم کە لەگەڵ مەسئولین قساکەی ئیتر وا ئەزانی هەمووی کۆنە بەعسیە و هەمووی کۆنە خەڵکی و جەردەیە نانە با قسەکانم تەواوکەم تۆ چەند دڵت بە میلەتەکە تەستێ منیش بەقەت تۆ دڵم پێویستێ من هەموو تەمەنی خۆم کردوتە قوربانی تازە بە تازە پێویستم بەوە نییە مناڵی کورد ئازیێت بدەم پێویستم بەوە نییە بیر لەوە بکەمەوە مناڵێکی کورد بچەوسێنەوە ئەو سیفەتانە سیفەتی پیاو نییە هەرچی کەسێکەکەی بێ بۆیە کاتێکم کە لەگەڵ خەڵکا قساکەی حەقا معلوماتەکانت دقیق خەیتەوە کە تۆڵەی مەڵبەندەکەم من لە یەکەم کادری خۆم تا کۆتایی کادری خۆم لێ مەسئولم ئەگەر کردەوەی وا هەبوو ئەوە من ئامادەم نەک ڕوبەڕووی تۆ ڕوبەڕووی هەموو میلەتەکەم ببمەوە کاکە من چۆن شتی واکەم تو ئازانی من لە 2023 لە کەرکووکم تۆ ئەتوانی بە من بڵێ کاک ڕەوەند تۆ لە کەرکووکە 10 دینارت لە خەڵک وەرگرتەوە منەوەنە پیاوێکی سووک نیم پێم ناخۆشە و قسانە زۆر من وتم بەو هەناسیەوە مێنمەوە بۆ ئاگاداری کاک ڕەوەند من ناتوانم لەو دووریەوە زای چە کاک ڕەوەند هەموو مەسئولێک دەبینین هەندێک جوملە دەرێتن بەڵام ئەوە بەڕاستی و خەڵکی کەرکووک ئەزانێ من لەو دووریە هیچ نازانم بەڕاستی واو قسەی بخوایە قەوس ئەتوتۆمە ئەمن بە کەسم نەگوتیە من پرسیار دەکەم وتم مەڵبەندەکەی ئێوە وەرگیرایە ئەمن پێ دوایە لە قوت خۆڕای دێم تەشقەڵە بە بەرپرس دەکەم باشەوە من تەشقەڵە دەکەم ئەو خەڵکە لەسەر تەلەڤیزیۆنی لۆوا دەرێ خەڵک لۆوا دەرێ خۆزگەم بە حەشت ئەو حەشدەی لە لای ئێوە خۆزگەم بە حکوومەتی عێراق خۆزگە بەو ئیدارە کوردی کەرکووک ناخوازی دەیانجا لەو تەلەڤیزیۆنە جەرجی ئێمە شانژان کردیا ئیدارەیەکی کوردی بگاتە ئەو دەرەجەی خەڵک تەمەنای ئێستای حەشت بکاتن
ئەو خەت خەلەل لە خۆت و حیزبەکەتە نەک لە من بکەی خۆ ئەمن ئەگە بوختانێکت پێ دەکەم خۆ دەیان جار لەو تەلەڤیزیۆنان ئەو شتانەمان جێلێ بووە کە هەمومان بریندار دەبین باشە بۆ خەڵک لەو کەرکووکەی نەفرەت لە پارتی وێچێتی دەکە لەو ئیدارەی کردیە خۆ نازانین یەک و دووش نییە مسەقەفە دێتە سەر تەلەڤیزیۆنی خەڵکی سادەیە هونەرمەندە شتێکت پێ بڵێم کەرکووک تێکەڵاو مەکە لەگەڵ شوێنەکانی کە خەڵکی کەرکووک ناتۆتە سەر تەلەڤیزیۆن بۆ نەفەسە قسە بکە و ئەو خەڵکەی تۆش ئەڵێ من تینم لەلایە قسەم لەلایە و خەڵک تەهینی لەلایە من پرسیارێک لە تۆکەم لە کەرکووک بەزێکی هەیە نانە پارتیشەیە نانە ڕاست کاکە لە کەرکووک 14 حیزبی کوردستانی لێیە 16 حیزبی عەرەبیەیە 13 حیزبی تورکمانیەیە 4 حیزبی کورد و ئاشووری لێیە تو ئەتەوێ ئێستا بە کەسێک تەلەفۆنی بۆ تۆ کردو بە من بڵێ وڵا ئەو بەڵگێ لەسەر مەڵبەندەکەی تۆ من لە مەڵبەندەکەی خۆم مەسوولم و ئامادەشم ڕوبەڕووی هەر کەسێکەیە ڕوبەڕووی ببمەوە ئامادەم هەر کەسێکیش بە ناوی ئەو مەڵبەندەوە حەقی خەڵکێکی کەی خواردبێ من مەسوولم بەرامبەری تێگەی لێم جا بۆیە من ئامادەم ئەوە مەڵبەندی کەرکووشیش دەرگاکەی کراوەیە من لە مانجی 11 مەسوولم لەو مەڵبەندە هەتا ئەم دەکەیە ئەسری منە ئەگەر خەڵکێک 1 دیناری 1 دۆلاری 1 قسەشی لە مەسەلەی زەوی کردی 1 قسە ئامادەم نەک محاسبەی بکەم ئامادەم حەقی مقابل بەجێ بکەم کاگرەوەنجارێ ئەوەلەن ئەتوش وەکو ئومێد خۆشناو مەبا لەو نوقتەی بڵێ ئەمن تخوای قەوز لەو تەمەنەی ئەنگۆ هەمووتان ئەزام نانە تخوا من نامێ بەراورد ناکەم بەس قەزم لە جملەیە بۆیش نای ئومێد کو لەوێش مەزال نەدەدرا کاچی من تۆ نوێنەری یەکێتی بەر لە تو هەرگێک مەسوول مەڵبەند بێ تۆ ئێستا هەموو یەکێتی بەرپرسە بەر لە تو ئەمە کێشە ئەتوو خۆ ئەو قایمقام نی قایمقامیش بی حکوومەتە چی ئەو حکوومەتە تەمسیلی حیزبێک دەکە هەموو یەکێتی هەمووتان بەرپرسن بەر لە تو دواتر هەر کادیرێک دێ هەمووتان دەمنە نوێنەر بە باش و بەخراپ ئەوە یەک دوو لەو هەولێر لەو کەرکووکەی 6 حیزب ژمارد بەس بە هەر شێستیان بەقەد یەکێتی کورسیان نێناوە 6 بە 6 بۆ وایان نا بەردەوام یعنی بۆیە نیوەی ئەوەی دووستێش ئەمە حەقمان لە تورکمان و عەرەبەکان نییە ئەمە حەقمان لەو ئیدارەدانە کوردەیە لە کەرکووکە چ نموزەجێکی باشتان پیشاندایە کە خەڵک ئەمە دەیان جاردیومە نەک یەک و دوو چاوەکەی من خۆ ئەوە لەبەر چاوی خەڵکە ئەوە تشی نییە من لەسەوە کۆمنتار نادەم لەبەر ئەوەی هەمومان لە تەلەڤیزیۆن دەبینین و خەڵکی ئەمن تەمە نادەکەم خەڵک شەهادە بە ئێوە بێنێ نەک بە حەشت بێنێ براکەم خۆ ئەمە ئەو حکوومەتی عێراقەوە من بە ئاشکا دەڵێم بە حکوومەتێکی ئەوە ڕاستە لە ڕووی قانونی و کەرکووک خاچی برێم بەشەکە لە عێراق بەزم پێم بە هەمومان پێمان خاچی کوردستانەوە حکوومەتی عێراقە دەبی دان بە کەرکووک بە کوردستانی بوون دابنێ بۆم تەمە نادەکەم خەڵک شەهادە بە ئێوە بێنێ بە قوربان نموزەجێکی جوان پیشان بدەن خۆ قابل ئەمە دژی ئەوە بین ئیدارەی کوردی لەوێن دەر پارتی وێچێتی نموزەجی باشیان هەبێت دژیان بین تۆ بە هەموو تەسەور دوایە یعنی ئەو تۆ خەریکە شتەکان تێکەڵاوەکەی کاکە ئێمە لە 2003 لە کەرکووچین لە 2002 چوینەتە ناو پرۆسەی انتخابات لە 2010 کورد نیوەی دەنگکانی کەرکووچی بردووە لە 2014 نیوەی دەنگکانی بردووە لە 2018 نیوەی دەنگکانی بردووە لە 2020 نیوەی دەنگکانی بردووە بەڵام ئێستا لە کەرکووک کاقادر بۆ ئەوەی باشتر لێم حاڵیبی لە کەرکووک هەر کورد ناژێ کوردە عەرەبە تورکمانە کلدا ئاشوورە هەموو یەژێ کە تۆ باسی حەشدی شعبیەکەی تۆ پێ دوای حەشدی شعبی هەمووی تورکمانە هەمووی عەرەبە بۆ حەشدی شعبی کوردی نییە من لە تۆ هەیە نییە وەڵی ئەڵێن هەیە هەندێک فەوجی حەشدە شعبیە کوردیە ئەو حەشدە شعبە کوردیە تۆ پێ دوای قسەی باش لەسەر من بکە کاگرەوەن من دڵنیام بە قوربان خۆ من لەوە دڵنیام حەز ناکەن من پێم خۆشە معلوماتەکانت دەقیقیتەوە و من پێشم خۆشە پیاوێکی وەک تۆ هەبێ ئەو هەموو پرسیارە بکە بەڵام تکایەکت لێکم هەر کەسە بە تەرازوی خۆی بپێوە کەس بە تەرازوی کەسێکی کەمە پێوە نانە خۆم بەراوردم بە کەسی کە نەکردی بە قوربان وەکو نمونە مێناوە کە ئەزانی چی هەر یەکێکتان ئەوە دەبی دەرە وەڵایە لە قۆناغی من
کاکەوە ئەمگۆ نوێنەری حیزبەکەن کادیری حیزبەکەن دێن و دەڕۆن ڕفتاری باش و خراپتان لە حیزبەکەتان بەجی دەمینێ تۆ باش دەیکەی لە بۆ کادی ئەو کادیرەی دوای خۆشت باش دەبی وایانە ئێوە نوێنەری حیزبەکەن لەوێن دەر نوێنەری شخصی خۆتان نین وایانە لەو ڕوانگەم بوو بارحاڵ کاگڕەوەن با کاتی توش نەگرم منیش تەندروستیم زۆر باش نییە ناتوانم زیاتر ئەوە بم سپاست دەکەم من ئەوە خەڵکەکە لەوێن دەر ئەوە دەگەڕێت و سەر خەڵکە یانی هەم خۆمە ناتوانین لە زۆرم لێش بڵین من دەنجیان ئەزانی تێکاگرەوە هەندەشت پرەنسیبی ئەخلاقیە خەڵک بە من دەڵێ نابی دەنگم بڵاو کێوە دەمگرن دەمکوژن ئەگە نامن ئێستا بڵاوم دەکرد یعنی مەسەلەن لۆم دەناردی بەس هەندێشت پرەنسیبە ئینسان کە یەکێک سەرچاوت دەداتێ کە پێت دەڵێ نابی ناوم بڵاو بکرێتەوە دەبی تەواو ڕێزی بگری ئەگەر نا ئێستا لۆم دەنادی بزان ئەمە ڕاست دەکەم یان ئەوتە دەمەوێت حەزەکەم شتێک بزانم من ئێستاش لە کەرکووکا پیاوێکی بەسیتم خەڵک ئەشزانێت من هەموو ڕۆژێ لە ناو گەڕەکان بەبێ حیمایەش پیان ساکەم من خۆم بە خەڵکی و شارە زانم و من کێشەم هیچ نییە و قەت چاویشم لە کەس سوور نەکردێتەوە قەتیش بیری لێ ناکەمەوە واقعەکەشەوە لە پێش چاوەتوانن بۆ خۆتان معلومات کۆکەنەوە و پرسیاری جدیش بکەن باشە سپاس دەکەم کاگرەوەن با کاتت نەگرم سپاس من بە هیوام ئەو خەڵکەی کە گلەی لای ئێمە کردیە کە بە ئێمە گوتیەوە با بێن و داوای حەقی خۆیان بکەن بەسەر چاو باشە زۆر سپاس کاگرەوەن بۆ هەستت دەی کاتێک خۆش کاتێکی خۆش بەڕێزی باشی وەڵا باش مە تو چۆنی حیاتەکان باشی وەڵا ئەمن زۆر باشم کاک فەرهادە تو بەڕێوەبەری پۆلیسی ڕەحیماوەی وەنیا کێت و ئەمن هاوڵاتیەکی کوردم هەندە پرسیارمان هەیە جەنابەت پارەی زۆر وەردەگری لە خەڵک لەسەر پێدانی زەوی باشە ئەو چ ڕەبتی بە پۆلیسەیە عیبە قوترە داعش نەترسیدا لەمە لۆ دەترسی چاوەکەم جواب دۆ بزانین مەڵبەند پارەی لۆچی لۆقەتە ئارتی یان پۆلیسی کارکوچێ بزانێەوە ڕاستە ڕاست نییە تو پارە لەو خەڵکە فەقیری وەرەگرن بێویش دارینە کەس بووە پۆلیس پارە قەتعادی وەربگری ئەو نوکتە یان مەڵبەند وەرە بەمە برێ لۆ پارە لەو خەڵکی وەرەگری بەس بەم برێ کوورهای بێویشدان ئەو خەڵکە ڕەشروتەی کەرکوچی 80 ساڵە زوڵمی لێ دەگرێت جەنابیش دەچی پارەی لێ وەردەگری قەتعادی چۆنی باشی بە قوربان تۆ چۆنی سپاس ڕێستێ وەزەتان کووە کەرکووکووە هەمویان باشن لەخوا بەزاد بێ جێژە نابێت کاکاوە من ئەوم ئەندە پرسیارم بۆ هاتووە ڕۆژنامە نووسێکم دەکرێت لێت بکەین وەنیا چێژە نابدم دەبێت ناسم پرسیاری چیم لەکەیت ناوم قادرە بۆ قورئانە پرسیارەکان چێ بۆی کە بتوانم جواب بدەمەوە کاکاوە وتیان ئێوە 6 ملیار دینارتان بۆ هاتووە لەو پارەیە 1 ملیاری لۆ شیرینی و بەرزکردنەوە علاوە تەرفیە 1 ملیاری دابەشکرا ئەوی تر نمایە تا چەند ڕاستەوە ئەم هەواڵە لەسەر و بنینە ڕاستیتیانە باش ئەگەر بەڵگە شتە بوو مەسەلەن دۆکۆمنتەکە بوو ینی شتێکە بوو چ دەڵێ ئەو دەمی کا قادرگیان من ئەڵێم وەک قایل شورتە ئەو هەواڵە لەسەر و بنیە هیچ هەواڵێکی ڕاستیتیانە یعنی تۆزیع کرا هەر 6 ملیارەکە هەر باسی 6 ملیار نییە لە گۆڕانیە نازانم یعنی هیچ علاوە تەرفیع لە بەغدا نەهاتووە کە بیدەن بە هەموو مەخفەر و ئەوەکان هیچ پارە نەهاتووە سیستەمی دابشکردن لە بەغاوە سیستەمی دابشکردن لای ئەمەوە نییە بە هیچ شێوەیەک علاوە تەرفیع بکرێت لە بەغاوە بەپێی موازنە تەوزیع کرێ زیادەکرێ یا کەمەکرێت ئەزانم بۆ کەرکووک 6 ملیار نەهاتیە دەم بیستۆم هەواڵم نەبیستووە باشە کاک شتشکە ببوورە دوایین پرسیار دەبێ شتشکە بەدەست ئێمە گەیشتووە کە گوایە ئەو مەخفەر شورتانە بەشەشیان کە دەبنە بەڕێوبەری مەخفەر بە پارە دەکردرێن ینی بەدە دەفتەر بەدە دەفتەر 12 دەفتەر شتی وا هەیە چۆنە ئەتوانی ئەو پرسیارە لەو کەسانە بکەکەوە ئایا پارە ئادەن یا پارە نادەن بەڵام
گرفتی ئاوها یان کێشەی ئاوها یان شتی بەلای ئاوها بەرچاو من نەکەوتووە و لە سیستەمی لە سەردەمی منشدا ئەو کارانە جێبەجێ ناکرێت ئەگەر کرا پێشش لەوە پێش باوەڕ ناکەم من نیش بەڵگێکم لەسەر ئەو کارە نییە. چکو بە خۆت دەبینی وەزیری دیفاع دەفرۆشێ دەبتە 50 ملیۆن وایە ئەو دیار دێ ئەوە پەیوەندی بە منەوە نییە نەبەکەم لە بە زۆر کاقاتگیان داوای دەبێت نەکەم نییە بوویەوە کۆتایی بە ئەزانم یعنی هەر ئەو شتە هیچ نییە لە گۆڕێ بەڕێیت و پێشترێش نەبووە ئەزان چیە من کابراایەکەم قای شورتم کەسێکم نییە بەڕێوەبەری ئەم شارە لە ڕووی ئەمنیۆ بەڕێوە بەم تۆ پرسیاری پارە و موازنەوەمان ناکەم بەتوانانی و پرسیارانەی لە وەزارەت و لە وەزارەتەمانیەکان بکەیت نەناو پرسیارەکە کاکاو دوایین پرسیار ڕاستە تو جێگرەکەت لیوایە و بەخۆشت پلەکەت لەو بچووکترە ئەلی نازام چێ پێ دەڵێن شتی وا هەیە یعنی ئەو لە تو گەورەتر بیجێک